لە ئێستا دەناوەندی شانۆی تاف کە ماوەیەک بەر لە ئێستا لە تۆری کۆمەڵایەتی فەیسبوک ئاماژەیان بەوە کردبوو کە کۆمەڵێک لە ئاکتەرانی بە ئەزمون لە شاری سلێمانی کە گروپی تاڤیان پێکهێناوە لە کاری ئەوەدان یاخود سەرقاڵی ئامادەکارین بۆ نمایشکردنی شانۆی کوشتار کە بەم نزیکانەوە لە ڕۆژانی 3 تا ڕۆژانی 12 لە کاتژمێر 4 بەردەوامە بێت. بگومان ئەم شانۆیە لە وەرگێڕانی یاخود لە نووسینی یاسەمی ناڕەزا و لە وەرگێڕانی مەریوان هەڵەبجێیە و کۆمەڵێک لە ئاکتەرانی بە ئەزمون تێیدا بەشدارن. دایکم وەسێتی کرده بوو ئەیوو لە پەنا باوکتانە بمنێژن. ئێستا ئەڵێ بە هیچ جۆرە نابێ لای باوکتانەوە بمنێژن. ئەبێ بن سووتێن و خۆڵەمێشەکەی بن بەهەوایە. دەستی خۆش بێ پیراش دوودانی کوڕەکەتانیشکە. ئەرێ بووە تۆقی ماڵەوە بێ. ئەویش وەکو کەیسی چاکوێربوونەکەی و ساڵە 2 ڕۆژە دوایی کەس بیری نامێت. هەموو قسانەی کە لەبارەی مافی مرۆڤ و هاوڵاتی بوونەوەی کرد. ئەبێ بخرێتە ناو سیخۆنی توالێت و بەتەکەشی ڕابکێشرێت. من کتێب نانووسم بۆی لە ئازاری ویژدان خۆم ڕزگار بکەم. باشە تۆ بەی شێوەیە کتێبێکە نەخوێندۆتەوە ئیتر چوزانی چیتیان نووسراوە. هەر لەگەڵ خواردنەوەی قومێک مەشروب مرۆڤ ڕووی ڕاستەقینەی خۆی پیشانەیە.